سەید عومەر چۆن کڵاوی نایە سەر ڕێکخەری نوێی گۆڕان و کوڕانی نەوشیروان مستەفا. وردەکاری گرفتە نێوخۆییەکانی بزوتنەوەی گۆڕان و نهێنی وەکالەتنامەکە چییە؟ بڵاوبوونەوەی وێنەی بریکارنامەکەی عومەری سەید عەلی ڕێکخەری پێشووی گۆڕان بۆ ڕێکخەری نوێ و بڕیارێکی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکان هەم هەرایەکی گەورە و هەمیش مشتومڕێکی قورسی لە سۆشیال میدیادا دروست کردووە. هەمووان چاویان لەسەر ئەو بڕیارنامەیە بوو کە دەستا و دەستکردنی لە نێوان دوو ڕێکخەر تێدا بوو. هەرچەندە بەرەی میراتی سیاسی و بنەماڵی ناڕازی بوون، بەڵام بە تازەگی دەرکەوت کە خودی ئەو بەڵێننامەیەش خەڵەتاندنێکی سیاسی و کورد گوتنی کڵاوێکی لەبادی گەرم بوو بۆ ئەم زستانە ساردا. گرفتەکانی بزوتنەوەی گۆڕان هێندە تێکەڵ بوون کە تەنانەت سەرکردە دیارەکانی حیزبەکەش وردەکاریەکانی جیا ناکەنەوە و نازانن ئێستا ئەو بزوتنەوەیەکە ڕۆژانێک 9 ملیۆن دەنگی خەڵکی دەهێنا چۆنە و چی بەسەر هاتووە. ئێستا حیزبەکە بەو 20,000 دەنگەی هەیەتی بووەتە 4 باڵی دژبەر کە هەر یەکەیان خۆی بە خاوەنی ڕاستەقینەی میراتەکە دەزانێت و کەسیشیان سەر بەخۆ و بێ باڵەکانی تر تەنانەت ناتوانن هەنگاوێک بنێن. باڵی سەرەکی و زۆرینە باڵی ناڕازی و تووڕەکانن. ئەمانە بە تەواوی لە ڕەوتی ڕووداوەکان بێزار و نیگەران بوون و پێیان وایە ئیدی بەرژەوەندی دەستی ناوەتە قوڕقوڕاوگەی بزوتنەوەکە و چاکبوون و باشبوونی مەحاڵە. باڵی کوڕانی نەوشیروان مستەفاش باڵی دووەمن و ئەمانە لە ئێستادا سەرەڕای هەبوونی تاپۆی گردەکە و پرسی میراسی سیاسی تەنها دوو دەستگای میدیایی و دارایی حیزبەکە و گردەکەیان بەدەستەوە ماوە. بە بێبوونی جەماوەر و لایەنگرەوە و حەشامەتەی ڕۆژگارێک دەهاتنە گردی زەرگەتە و عەرشی دەسەڵاتیان دەهەژاند. باڵی سەرەکیش کە دانای ئەحمەد مەجید سەرپەرشتی دەکات تاکە باڵی فەرمیە کە هێشتا ژوورەکان و خانە و جڤات و مەکۆکانی لە بندەست ماوە، بەڵام هێشتاش نازانرێت تەمەن و مەودایەم باڵەش تا کوێ درێژە دەکێشێت و بڕدەکات. تاکە باڵی سێبەر باڵە مەترسیدارەکەی عومەری سەید عەلی ڕێکخەری پێشووی بزوتنەوەکەیە کە هیچی بەدەستەوە نەماوە جگە لە وەکالەتنامەیەک کە چەکەکەشی هێندە و نیوی هەمووی باڵەکانی تر قورسترە. سەید عومەر کوردگوتنی کڵاوی نایە سەر سێ باڵەکەی تر و بە فێڵێکی یاسایی هەموازی لا پۆستەکەی هێنا و هەم کورسیەکەشی لای خۆی هێشتەوە. سەید عومەر کاتێک زانی بووی چیا نەوشیروان و دانای ئەحمەد مەجید گەیشتونەتە ڕێککەوتن بۆ پەڕوباڵکردنی ئەو بەپەلا پەیوەندی بە دانای ئەحمەد مەجیدەوە کرد و بە ڕێککەوتنێکی ژێربەژێر بەڕەکەی لە بنپێی کوڕەگەورەکەی نەوشیروان مستەفا دەرهێنا. بەڵام دوجار و دوای سێ مانگ هەمان بەڕێی لە ژێرپەی هاوپەیمانە نوێیەکەشی دەرهێنایەوە. ناکۆکی نێوان هەردوو باڵەکەی گردی زەرگەتە و گەڕەکی کوردسات لە ئێستادا پێی ناوەتە خۆناغێکی دیکە و کوڕانی نەوشیروان دەڵێن ڕێکخەری ئێستا دان پێدانەنراوە چونکە دەستکاری پەیڕەوی ناوخۆکراوە بۆ ئەوەی ببێت بە ڕێکخەر و تەنانەت کار بە یاساکانی نەوشیروان مستەفاش نەکراوە کە بۆ هەڵبژاردننی ڕێکخەر دیاری کردبوو. لەلایەکی دیکەوە کوڕانی نەوشیروان مستەفا دەیانەوێت ئەو کۆمپانیا و ناوەندە داراییانەی بەدەست گۆڕانی کوردسات و بەتایبەت سەید عومەرەوەیە وەربگرنەوە و بە یەکجاری خۆیان لە گۆڕانە نوێیەکە بێبەری بکەن. گرنگترینیشیان کۆمپانیای هایکوالێتیە لە مەرزی باشماخ و پەروێزخان کە لەدەست خودی عومەری سەید عەلیدایە و مانگانە ملیۆنان دۆلار پەیدا دەکات. لە ئێستادا بە دیاریکراوی کەس نازانێت کە ئاخۆ کێ دەبێتە کەسی یەکەم و کورسیەکەی نەوشیروان مستەفا بە کێ دەبڕێت. هەرچەندە هیچیان ئەوەندەوە مێدیان نەماوە کە شەڕی مانونەمانی لەسەر بکەن و خۆیان دەزانن پێش بەدەستهێنانەوەی کورسیەکە هێندە نابوت کراوە کە ئەستەما بتوانیت لەسەری دابنیشیت.